دوو ڕیوایەتەیە یەکیان دەفەرمێ ئیمامی حەسەنی بەسری خۆی ئەمەی باس کردووە ڕیوایەتریشەیە دەفەرمێ ئیمامی حەسەنی بەسری باسی پیاوێک دەکات دەفەرمێ قال الحسن البصري عاد رجل أخا له فوافقه الموت فرأى من مرأى عكر الموت وكرب الموت فرجع إلى أهله وجاءوا بغدائه فقال يا أهلاه عليكم بغدائكم فوالله لقد رأيت مصرعا لا أزال أعمل له حتى ألقاه. إمامي حسني بصري دەفەرمێ یا خۆی ئەوەی بەسەرات وەک دوو باسمان دوو ڕیوایەتە یاک پیاوێک دەفەرمێ پیاوێکی موسڵمان دیارە وەڵاو پیاوەکان خۆشی بووە پیاوێکی موسڵمان دەڕوات بۆ لای برادەرێکی خۆی لەسەرە مەرگایە دەبینی ئەم برادەرێت چۆن ڕۆحی دەرئەچێ بەچی ناڕەحەتیەک بەچی ناخۆشیەک دەبینی ئاوا ڕۆحەکەی دەرئەچێ و بۆ ناڕەحەتی و ناخۆشیە خۆتان سەیری کەسێک بکەن کە ڕۆحی دەرەچێ بەس تەماشایکەن بزانە چی نەهامەتی و نەکبەتیەکە هەمووان ڕۆحمان دەرەچێ بەخوا لە پێشمانەوەیە کاتی ئەم پیاوە بڕێزە ئەم کەسە دەبینێت مردووە دوای وەقت دەچێتە ناو قەبرستانەوە فەقیرە خۆڵ دەکەن بەسەریدا ئەگەڕێتەوە بەلای ماڵ و منداڵی خۆی ماڵ و منداڵەکەی خواردنی بۆ دائەنێن باوەک گیان خواردنەکەت بخۆ ئەڵێ خواردن ناخۆم بۆ خۆت وەڵڵاهی ئەمڕۆ مەنزەرێکم بینیوە مردنی مسلمانێکی برای خۆم بینیوە کە چۆن مردووە چی بەسەرا هاتووە خۆڵ کراوە بەسەریدا وەڵڵاهی نانم پێ ناخورێ دڵم مەعیدەم بەسراوە سوێن بەخوا هەتا ئەو ڕۆژەی دەگەمە ئەو ڕۆژەی کە مردن و ڕۆحکێشانە ئەبێ هەوڵی ڕاستەقینەی بۆ بدەم هەتا ئەو ڕۆژەی پێی ئەگەم هەوڵی بۆ ئەدەم چونکە دەزانم مردنم بە چاوی خۆم بینی کە چەندێ ناڕەحەتە و ڕۆحکێشان چۆنە جا خۆشەویستان خۆتان بۆ مردن ئامادەکەن ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەسەر قەبرەکسانەکە دەگری ئیمامی عوسمانیش هەروە بوو پێغەمبەری خوایش وا بوو ساڵ سەلەم سەحابە هەروە بڕگشتیان لە قەبرستان دەگریان ئێمە لە قەبرستان معاملە دەکەین ئەوە خراپێکی ئێمەیە خوای گەورە ئیسلاحی حاڵمان کە لە گوناهەکانمان خۆش بن الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد